وەزیری ناوخۆی هەرێم بۆ چەمپرسێک سەردانی پەرلەمانی کوردستانی کردو لەگەڵ لیژنەی ناوخۆ ئاسایش و ئەنجومەنە خۆجێیەکان کۆبوویەوە و چەند بابەتێک تاوتوێکران. تەوەری کۆبوونەوەکان بریتی بوون لە پرسیەکەی پاسەوانی و دیاردەی هەڵگرتنی چەک لەلایەن هاوڵاتیان و یاسای خانەنشینی هێزەکانی ناوخۆ و یاسای هاتوچۆی هەرێم. لەسەر بانگێشکردنی لیژنەی ناوخۆ لە پەرلەمانی کوردستان لە پەراوێزی کۆبوونەوەکەدا سەرۆکی لیژنەی ناوخۆ لە پەرلەمانی کوردستان دەڵێت یاسای ژمارە 16 ساڵی 1993 کە تایبەتە بە هەڵگرتنی چەک کە ڕێگە دەدات هەوڵاتیان تەنیا لەسەر و تەمەن 18 ساڵیەوە چەک هەڵبگرێت کە ئەماش گرینگە تاوەکو دیاردەی چەکداری کۆنتڕۆڵ بکرێت. تەوەری یەکەم پەیوەندی هەبوو بە خانەنشینی هێزەکانی ناوخۆ ئاسایش و ئەنجومەنە خۆجێیەکان بە تایبەتی ئێمە بەلامانەوە گرنگ بوو خانەنشینی هێزەکانی ناوخۆ لەسەر ئەم تەوەرە گفتوگۆی چڕوپڕ بکەین بەڕێزیان بەوردی باسی تەوەری خانەنشینی هێزەکانی ناوخۆمان کردووە لەسەر ئەوە ڕێکەوتوین کە ئەم پرۆژەی ئێستا لە ئەنجومەنی وەزیرانە و دوجار پرۆژەکە لە ڕێگەی ئەنجومەنی وەزیران و دێتە پەرلەمانی کوردستان بۆی لە ڕێگەی لیژنەی ناوخۆ لیژنەی یاسایی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان مناقەشەیە و بابەتە بکرێت بتوانین لە ڕێگەی هەمواری یاسای ژمارە 16 و بتوانین ڕێگری بکرێت لە دیاردەی هەڵگرتنی چەکەوە. لەلایەکی دیکەوە لە بارەی یاسای خانەنشینی هێزەکانی ناوخۆ وەزیری ناوخۆی هەرێم ڕایگەیاند دادپەروەرانە نییە کەسێک لە کاتی یارێکدا زیاتر لە ملیۆنێک دینار مۆچە وەربگرێت بەڵام کە خانەنشین بوو تەنیا 200,000 پێ بدرێت. لەبارەی پاسەوانەکانیشەوە وتی بەشێکیان بە یاسا ڕێکخراون ئەوانەی دیکەش بە پێویستی میلاک سەر لە نوێ دابەش دەکرێنەوە. لەبارەی ئاماری پاسەوانەکانیش وەزیری ناوخۆی هەرێم نەیشاردوتەوە کە ئەوان تا ئێستا لە ژمارەی تەواوی موچەخۆرانی پاسەوانی ئاگادار نین. بابەتی خانەنشینی هێزەکانی ئاسایشی ناوخۆ ئەگەر وەکو خۆی بمێنتەوە پێویست بە هیچ پرۆژە یاسا و هەموار ناکاتن. مەبەستی هەمومان لەوە ئەوەیە کە بارودۆخی خانەنشینانی هێزەکانی ئاسایشی ناوخۆ باشتر بکەین. ناکرێت کەسێک لە ژیانی ڕۆژانە و کاتی کە ئەرکی هەیە سەروی ملیۆنێک وەربگرێتن بەڵام کاتێک خانەنشین دەبێت بە 200,000 خانەنشین ببێت. هەندێکی بە یاسا ڕێکخراوە هی پەرلەمانتاران و هەندێکی تری لە ڕۆی سەربازی و ئەمنیەوە ڕێکخراوە ئەوەی وەزیر و بریکاری وەزیرەکان هەندێکی کەم بووە هەندێکی زیاد بووە بەڵام ئێمە شتێک ناکەین کە ناعەدالەتی لەم بابەتە بمێنێتن. پاسەوان ئێمە نازانین لە هەرێمی کوردستان چەندە چونکە هەموو دامەزراوەکانی حکوومەت یەکەی پاسەوانیان هەبووە. بۆ نمونە لە وەزارەتی ناوخۆ لە پۆلیسی خۆجێی یەکەی پاسەوانی هەبووە لە زێرەڤانی هەبووە بەجیا لە بەرگری بەجیا اینجا وەرە ئاسایش هەیەی بڕۆ پێشمەرگە هەیەی لە شوێنی تر ڕەنگە هەبێ ئێمە ئاگادار نەبین بەڵام بەم پەیڕەوە ئیتر هەموو ئەو بابەتە کۆتایی پێدێت هەموو ئەو بەڕێوەبەراتی و یەکانە هەڵدەوەشێندرێنەوە یەک دەخرێنەوە لە چوارچەوەی بەڕێوەبەراتی پاسەوانی لە وەزارەتی ناوخۆ. وەزارەتی ناوخۆ یەکێک بووە لە وزارەتانی هەرێمی کوردستان کە زۆرترین تێبینی لەسرە. دیارترین ڕخنە و تێبینیەکانیش لەسەرم وزارەتە نادیاری ژمارەی موچەخۆرانیەتی بەتایبەت لە بەشی پاسەوانیەکان. بە جۆرێک باز لەوە دەکرێت هەزاران کەس بە ناونیشانی پاسەوان موچە لە وزارەتی ناوخۆ وەردەگرن و دەوامیش ناکەن یاخود ئەرکێکی ئەو تۆیان لەسەر شان نییە.